ئەمڕۆ 11 ساڵ بەسەر شکستی داعش لە شاری کۆبانێ تێ ئەپەڕێت، بەڵام هەر ئەمڕۆژ گەمارۆی تەواوی شاری کۆبانێ لەلایەن سوپای عەرەبی سووری دراوە. دوو ڕێرە و کراونەتەوە گوایە ڕێڕەوی مرۆیین، بەڵام خەڵکەکە گومانی لە دروستکردنی ئەو ڕێڕەوانە هەیە. ئەمە و چەند هەواڵێکی دیکەشتان پێ دەڵێم. سڵاوتان لێبێت. بەوتەی دانیشتوانی شاری کۆبانێ بێت کە قسەیان لەگەڵ تیمی 1964 کردووە لە ڕۆژاوا، حکومەتی سووریا دوو ڕێڕەوی مرۆیی بۆ شارەکە کردوتەوە، بەڵام دانیشتوانی کۆبانێ پێیان وایە کردنەوەی ئەو دوو ڕێڕەوە بیانوە بۆ دەست بە سەراگرتنی شارەکە، بۆیە ڕێڕەوەکە ڕەتەکەنەوە. 11 ساڵ لەمەوبەر لە ساڵی 2014 کۆبانێ دوای بەرخودانێکی گەورە سەرکەوتنی بەسەر داعش ڕاگەیاند. ئەمڕۆ دوای ئەم 11 ساڵە جارێکی دیکە شارەکە کەوتۆتە بەر شاڵاوی هێزەکانی ئەحمەد شەرع و گەمارۆ دراوە. توانانەقی کە لەگەڵ تیمێکی 1964 لە ڕۆژ ئاوان قسەی لەگەڵ ژمارەیەک دانیشتوانی گەڕەکەکانی کانیا کوردان و شەید بۆتان و مەیدانی ئاشتی و مەیدانی ئازادی کردووە و دۆخی ئێستای شارەکەی لێپرسیون. ئەوان باسییان لەوە کردووە کە شارەکە گەمارۆ دراوە، خزمەت گوزاریەکانی وەک ئاو، کارەبا و ئینتەرنێت و سوتەمەنیش پەچی کەوتووە. جگە لە ڕەتکردنەوەی ڕێگە مرۆییەکانی حکومەتی سووریا، دانیشتوانی شاری کۆبانی داوایان کردووە گەمارۆکانی سەر شارەکە هەڵبگیرن و مەترسیەکانیش لەسەری نەهێڵدرێن. لە سلێمانی چەند کۆمپانیایە کاڵاکانیان بۆ خێرخوازان هەرزان کردووە و دەیانەوێت بەو شێوەیە زۆرترین سەبەتەی خۆراک بگاتە ڕۆژ ئاوا. هاوکاریەکان بۆ خەڵکی لێقەوما و جۆرا و جۆرە هەر کەسە و بە شێوازێک بەشداری کەمپینەکانەکات. ئاری محەممەد خاوەن کۆمپانیایە بە 1964 وت لەگەڵ کۆمپانیاکانی بواری خۆراک قسەیان کردووە و داوایان لێکردو نرخەکان بشێن و نرخی زیادە لەسەر شتومەکەکان نەهێڵن بۆ ئەوەی بتوانن زۆرترین سەبەتە دروست بکەن. تاکو و ئێستاش 6 بۆ 7 کۆمپانیا و کارە ئەکەن. ئەگەر کەسێک بیاوێت کاڵا و سەبەتەی خۆراک بۆ ڕۆژ ئاوا بکرێت، ئەوان بە نرخێکی کەمتر پێیان ئەفرۆشن. واتە ئەگەر سەبەتەیەک لە بازار بە 20,000 دینار بێت، ئەوان بە 15,000 دینار پێی ئەدەن. ئەو بازرگانە لەبارەی ئەو داشکاندنەوە ئەڵێت تەنیا لە پێناوی خودا و کوردایەتی و کەسوکارمان لە ڕۆژ ئاوای کوردستان ئەم کاراکەین. بازاری دۆلارە و تا دێت نرخەکەی ڕوو لە بەرزبوونەوەی و ئەمڕۆژ دوای ماوەیەکی زۆر خانەی چلەکانی جێهێشت و 100 دلار لە سەروی 150,000 دینارەوە مامەڵی پێوە ئەکرێت. کەیفی خۆشنا و وتەبێژی ئەنجومەنی دۆلار فرۆشانی هەولێر بە 1964 وت هەڕەشە و هۆشداریەکانی ئەمریکا هۆکارن بۆ بەرزبوونەوەی دۆلار. ئەو پێی وایە جگە لە هەڕەشەکانی ئەمریکا پێچێت حکومەتی داهاتوی عێراق لە ئەگەری دابەزینی نرخی نەوت بەهای دۆلار بەرز بکاتەوە بۆ ئەوەی گرفتی بۆ دروست نەبێت لە دابەشکردنی موچە. بابەتەکە هەر دۆلار نییە، بەڵکو تمەن و لیرەش بەردەوام لە بەرزی و نزمیدان. ئەمڕۆ لیرەی تورکی 450 لیرە بە 100 دلارە، تمەنیش 1,270,000 بە 100 دلارە. ئەمڕۆ دووشەممە 200 قورئان بە زمانی ئاماژە لە کەلار بەسەر نابیستان دابەشکرا. لەمە دووە نابیستەکانیش دەتوانن بە ئاسانی قورئان بخوێنەوە و ئەوانیش لەو چێژە ئیمانیە بێبەش نابن. لە سنووری ئیدارەی گەرمیان نزیکەی 400 کەسی نابیست لە چاودێری کۆمەڵایەتی ئیدارەکە تۆمار کراون. عیزەدین حامد نووسەری کتێبی قورئان بە زمانی ئاماژە بە 1964 وت جگە لە عێراق و هەرێمی کوردستان کتێبەکەیان ناردۆتە وڵاتانی دەرەوە و پێشوازیەکی باشی لێکراوە. ئاماژەی بەوەش کرد ئەوەندەی گەڕاوین و پرسیارمان کردووە لە هیچ شوێی جیهان قورئان بە زمانی ئاماژە نەبووە. یەکەم جارە لە کوردستان ئەم کتێبە ئەوان بە چاپی ئەگەیەنن. کەمپینە جۆرا جۆرەکان بۆ کۆکردنەوەی هاوکاری و کۆمەک بۆ ڕۆژئاوای کوردستان لە تەواوی شارەکانی هەرێمی کوردستان بەردەوامە. ئێستا کەمپینی تایبەت پەیدا بووە. ئەمڕۆ لە سلەیمانی ڕاگەیاندرا کە دەرمانخانە و سەندیکاکانی پزیشکی کۆمەک و هاوکاری تەندروستی تایبەت بۆ ڕۆژئاوای کوردستان کۆبکەنەوە و دواتریش بینێرن. بەڵام شتی سەرنجڕاکێش لە کەمپینەکان ژمارەیەک منداڵ کە منداڵی قوتابخانەیەکن خواردنیان لە ماڵەوە بە ئامادەکاراوی دروست کردووە، هێناویانە لە شوێنێکی تایبەتە
ئەو خواردنانە ئەفرۆشن پارەکەی کۆ ئەکەنەوە دواتر ئەو پارە کۆکراوەی کە لە خواردنە دروستکراوەکان دەستیان ئەکەوێت بۆ منداڵانی ڕۆژئاوای کوردستانی ئەنێرن خوایە ئەو یەکدەنجەمان بە ئاسانی لێ تێک نەدەی بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان